ناوم محەممەدە لە ماوەی ئەو 3 مانگە ئەو ئیشەیەکەم ئێرەش ئەو ستورکەی لێ نەبوو ئەو ستورکە بەڕوونەی نەبوو وەلازا بڕیارن داگوتن ئەوەی دروستکەن شتەشی شازەوەم خەڵکش ڕەغبەتی زۆرە لەسا دەستم پێکرد لەخوای بە زیادبی باشە ینی ئیشەکە باشە ئەڕوا کەزانم بەخۆ خەرکی هەورامانە هەڵەبجەیە ئیشی ئەو نانەیەکرد ئیشی نانی مادە تەلەبیاتی زۆر بوو لە کارگەشتکە ئیشەکرد لەو لای ئەویش دوایە شاشی گوتی بەخۆن بڕیاردا و کارگەیدانێن لەخوای بە زیاد بیش ئێستاش باشە کارگەکەن کەدانە نەزەعەتینە دەنە تەقریبا 2 ساڵە ئیشی ئەو نانیان کردیەوان لێرە ئیشی نانی کردی بەڵام ئەو زۆر بێ مەسەل سوکە بەڕوونە ناسکە و شتا نەبووە لێرەش ناوم گەشاو ئەسعەد مەحموودە خەڵکی هەڵەبجە و خورماڵم هاوسەرگیریم لێرە کردو هاوسەرەکەم خەڵکی ئێرێ خەڵکی غەریفانە لە سەرەتاوە عەمەلاتی مەکرد لە کارگەکان لە 3 کارگەم عەمەلاتێ کرد هەتا تەقریبی سەعات 9 شوێ جا ئەچوومەوە ماڵۆ بەڵام زۆر کەسم هاوکار بوون زۆر برادەر و شت زۆر هاوکاریان کردم زۆر تەرجیعیان کردم پێیان وتم کارگەیەکی بۆ خۆدانێت تۆ مهنەت زیاترە و ئیشی جوانترە زانی بەخۆ بە هاوسەرەکەم بڕیارندا ئەو دوکانن بەکرێ گرتۆ و دانیشتوین ئێستا لێرە بەخۆ ئیشەکەین 3 عەمەلەم هەیە 2 تریشن هەنە یعنی 5 عەمەلەم هەیە 2 ئینانی مادە نەفێری نانی مادەم کردن یەکیان کچی خۆیتم یەکیشیان بووکیتم یەکیان بووکمە یەکیشیان کچمە یعنی ئەوانە فێری نانی مادەم کردوون سواز بۆ خوا وەکو من ئەکەن نانەکە یعنی هیچ ئەولایانە بەس هەویرەکان بۆ شەرم ئەوان بەخۆ بە جوانی نانەکە ئەەکەن فێر بوون زۆر جوان دروستەکە ئەمە ڕوانزە خەچی ڕوانز هەیە بەوانە ئەرێن زرۆبی جان دەکەرێن ناسکەنان وەڵعاسر ئەمە بە زرۆبی مەشهورە ئەو نانە لە کرەما بەس ئەمە چەند جاوت شێ بکەم لە سۆران بسمە ڕوانزێ لێرە لە سەڕی خۆم ئەیبم بەس چییە زۆر تامەچ خۆشە زۆر فەرقی هەیە دەگە ئینە دیکە ئەو گوتکە ئەو هەویرە جیاوازی زۆرە لەگە هەویرەکانی ترە هەویری ئوستورکە بەڕۆن لە 200 نانی پاکەتێک خومرەی تێکەم بۆ 200 نان بۆ 200 ئوستورکە بەڕۆن 4 زەردێنە هێلکەی تێئەکەم ئەو شتانە یعنی هەموو شتەکان تێکەڵاوەکەم مەسەلەن خومرەکە و 4 زەردێنە هێلکە و 1 کوپە شەکل لەگەڵ کەوچکێک هێل و کەوچکێک دارچینی و تێکەڵاویەکەم جوان لە ئاوەکە تێکەڵاوەکەم ئەجایکەمەنەوە ئاردەکەەوە و ئاوتێکەکەم و خوێتێکەم و جوان ئەشێلم بەڵام شێلانەکەی ئەبێ زیاد لە حەد بێ لە شێلانی هەویرەکانی تر ئەبێ بەلانی کەم و 6 سەعات ئەوە هەویرە ڕاوەستێ ئەجینا نابیتە ئەو نان نابیتە ئەو ستورکە پێیان ئەو هاوسەرگیریانە هەیەەکانەی بێ ئیشن و بێکارن یارمەتی یەکدی بدەن شەرمیان بە ئیشی نەبێ برێ ئەوەی ناکەینان ئەوە یەکەین تا من بەخۆم 2 خێزاندارم کرێچیمە تێگای دەنفوسم وەڵعاسر ئیشەکەی ئەەکەین شەرمشم پێ ئێستا کە لێرە ئێستا ئەوەی سوورەکەمەوە یارمەتیان ئەدەم یانی هەم چاوم لە تکانەکەی و یارمەتیوانش ئەدەم کرێتیشم بەخوای کرێ دوکانی 230,000 دەم کرێخانی 130,000 دەم بێ لە پارەی کارەبا و مۆلیدەوە هەموو شتش